بابەتێکی سەرنجڕاکێش هەیە کە چاوپێکوتنیکی گاردیان هاتووەتەوە بەر مەدان کە مێژوەکەی بۆ 38 ساڵ پێش 1970 دەگەڕێتەوە لەگەڵ کیا لەگەڵ دۆناڵد ترامپە. ئەو کات دۆناڵد ترامپ یعنی پرسیاری ئەوەی لەکەن باسی ئێرانی لەگەڵەکەن باسی ئەوە کاتەگەر ئێران فیشەکێ من سەرۆک بم ئەڵێ ینی 38 ساڵ پێش ساڵێ من سەرۆک بم ئەم گاردیانەیە ئەڵێ ئەگەر فیشەکێ بنێن بە ئەمریکاوە ئەوە دوورگەی خارگ وێرانەکەم. یعنی ئەو کاتە هەر چاوی لەسەر دوورگەی خارگ بوومە چییە بۆ خاتری خوا 38 ساڵ پێش ێستا خۆ لە کۆتایی جەنگی عێراق و ئێرانە بوو یانە و کاتە ئەو تەسریحانەیدا دۆناڵد ترامپ کاکە تاژرە لە چۆنەوت هەبێ ئەوەیە بێتن پارە جەزیرەی خەرکیش سەتان نەوتی ئێران لە وێرانەوە حرەکەتەکە جەزیرەی خەرک زۆر گرینگە بۆ چونکە تۆ سەفینەت هەیە کەشتی نەوتت هەیە لە خەرک ئەتوانێ بوەسێتن بەڵام تۆ جگەلەوە شوێنی کەت هەیە لە بوشار لە بەندەر عەباس لە مینای خۆمەینی هەتا بەڵام ئەو شوێنانە ئەگەر سەیری نەخشەی بکەی لەوێ ئاوەکە قوڵ نییە ناتوانێ کەشتێکی زەخم زەبەلەح بڕوا لەوێ نەوتوەر بگرێ ئللا بگەڕێتەوە بۆ خەرک. ترامپیش لەو کاتەوە چاوی لەسەر ئەوەیە بەڵام ێسەر سەیریکە کە لێدا نەوتەکە ناستوێنێ پێویستیم پێێتی لە ڕەسیفەکانەدا لە مەتار عەسکەریەکە لە سەربازەکان لە نقطەی حراسی ئادا دڵی نایە ئەوە پارەیە ئەوەیە وێت ئەوەیە